ئەندازیار عەبدولواحید ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارکانی هەولێر سەرەتای دامەزاندنی ئەندازەی پارک و باخچەکانی هەولێر دەست پێکرا بە دروستکردنی نەمامگا و ئەو نەمامگەیە بەڕاستی کارێکی زۆر پیا دەکرێتن لەلایەن کارمەندەکانمان و زۆر بە دڵسۆزانە کارەکانیان جێبەجێ دەکەنەوە کە توانیتمان تاکوی ئێستا چەندین هەزار گوڵ و دار و درەخت ئەوانە لەم نەمامگەیە ئێمە بە خۆمان بەرهەم بێنین و بتوانین شاری خۆمان شاری هەولێر پێی جوانتر و ڕێکی بیەخینەوە بە شێوەیە کە سیمایەکی شارستانیەت بەخشێت بە پایتەختی کوردستان شاری هەولێر. ئەو گوڵانەی یان ئەو دار و درەختانەی کە ئامادە دەبێتن بۆ چاندن لێرکانە چەندین کرێکار و کارمەندمان هەیە کە لێرکانە دەتوان کارەکان یان دار و درەختەکان و گوڵەکان دەبن بۆ سەر شەقام لەوێن دەرەوە شوێن بۆ ئامادە دەکەن و کارەکانی ئەنجام دەن لە چاندن و لە ڕازاوەکردنی پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر. بەڵێ لەلایەن ئەندازیارەکانی کوشت و کاڵ ئەوانە چەندین توێژنەوەوانە هەیە خۆمە دەزانین چکە لەبەر ئەوەی وەرزەکانی ئێمە وەرزی هاوین زۆر گەرمە وەرزی زستانیش زۆر ساردە و هەروەها بەداخەوە یەک لە کاریگەرەکانی کە زۆر سەرەکیە ئەمە شێمان نییە لەوکانە مەسەڵ ڕوتوبەت زۆر کەمە بەڕاستی لە شاری هەولێر لەبەر چکە هیچ زێ و ڕووبار ئەوان تیادا نییە. سەرڕای ئەوەش ئێمە چەندین دار و درەخت کە لەوانە نەزاحەتی هێنایەتەوە لەوانە داری مەسەن شەماسیە برەختە تۆنیایە و واشنتۆنیایە و چەندین زۆری دار ئەوانە لە گوڵەکانش مەسەن گوڵی ئەشرەفیە و تەبعاً دوو جۆرە گوڵمان هەیە دائیمیە هەندێک هەیە مەوسمیە ئەوانەی مەوسمی کە زۆر نەزاحەتیان هێنایەتەوە چەندین گوڵە لەوانە گوڵی پەپولەیە و گوڵی پەتۆنیایە و هەروەها گوڵی زینیامان هەیە و لە گوڵی دائیمەکانیش ئەشرەفی و گوڵەباخ و بیبی ڕۆسمان هەیە. ئێمە 1970 ئێستا هەم بەرهەمی خۆمانە لەبەرەوە چکە تەواو ئەمە لەسەر پابەندی ئەوەی نەکە بتوانین 100% بە خۆمان احتیمال لەسەر خۆمان بکەینەوە لەسەر بەرهەمی خۆمان. تەنیا ئەو دارانە ئەیان ئەو گوڵانەیە کە زۆر ئەوە نەبێت مەسەن بتوانین ئەگەر بهێنن ئەگەرنا 1970 هەموو بەرهەمی خۆمانە و ئێمەش لە ئایندەی نێزیک دەتوانم بڵێم ئێستا ئامادەکار دەکەینەوە بۆ ئەوەی چەندین مەشتریتکە دروستکەینەوە کە بتوانین بەڕاستی بگەینە ڕێژەیەکی ئەوها بتوانین ئەو پێداویستانەی لە دار و گوڵ و ئەوانەیە کە پێویستی پێ هەیە شاری هەولێر لەلایەن خۆمان 90% دابینی بکەین. پێم خۆشە ینی خەڵکانێک وابزانن کە ئەو دار و درەختە و گوڵ و باخچانە کە دروست دەکرێتەوە لەلایەن حکوومەت ئەوە بۆ خزمەتی هاوڵاتیە بۆیە بەڕاستی پاراستنیشی لەلایەن هاوڵاتیانەوە ئەرکێکی نیشتیمانی و دینی و ئەخلاقیە.